باس لە منداڵەکە باز لە جیانەکات کە چۆن گرنگی بە تەندروستی منداڵەدەن و لەم ساڵە هەمیشە دروشمێکانەیە ساڵانە کە بۆ ئەوەی کە چۆن بتوانین هۆشیاریمان هەبێ بەرامبەر تەندروستی مناڵەکان بە تایبەتی دایکان کە هەمیشە لە سەرەتای مناڵەوە لە سەرەتای مانگەکانی مناڵەوە دواتر بۆ قۆناغەکانی تر و لە شیرپێداندا چەند گرنگە دایکەکە هۆشیاری تەواوی هەبێ بێگومان پزیشکە بەڕێزەکانیش کە پسپۆرن لەو بوارەیە هەمیشە ئەڵێ ڕێنمایەکان زۆر گرنگە هۆشیارەکان زۆر گرنگە تاوکو مناڵێکی تەندروستت هەبێ ئەم ساڵ لەژێر دروشمی هەنگاودان بۆ شیرپێدانی سروشتی و لە ڕێگەی فێرکردن و پاڵپشتیکردنەوە کەواتە ئەمە لەم دروشمەوە کۆمەڵێک ڕێگا و هاندانمان دەستەکەوێت کە شیریش سروشتی دایک چەند گرنگە و فێرکردن چەند مهمە و پاڵپشتیش چەند مهمە کەواتە ئەمە سێ بەشی سەرەکیە ئێمە ڕۆگفتوگۆی لەسەرەکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر محەممەد شوکری کە بەڕێزان پسپۆری نەخۆشیەکانی مناڵانن کە ئێستا بەڕێزیان لە ستودیۆ لە ئێمە میوانە دکتۆر بەخێربێت و بەیانیت باش بەیانی بەڕێستان باش سپاس بۆ بەرنامەکەتان سپاس بۆ بەڕێستان دکتۆر ئێوە هەر وەکو پزیشکەکان هەمیشە کە باسی نەخۆشیەکانی مناڵەکان باسی هۆکارەکەیەکان دوای ئەسنە لای چارەسەرەکانیان هەمیشە پێش ئەم بابەتانە ئەڵێ زۆر گرنگە کە دایک هۆشیاری هەبێت چۆن ئاگای لە تەندروستی مناڵەکەی بێ کەواتە ساڵانە کە ئەم دروشمانە بڵاوەکرێتەوە چی ئەبەخشێ بە تەندروستی مناڵ ئێوە پزیشکەکان چۆن ئەوە توانن هۆشیاری بەرنە دایکان و ئەو کەسانی بەخێوکەری مناڵن کە بتوان ناگایان لە تەندروستی مناڵ بێت بەڵێ گرنگە چووکە هەموو ساڵێک لە 1 تا 7 مانگی هەشت بە هەفتەی شیرپێدانی سروشتیە ئەبینی ئەو حاڵەتانەی یان ئەو ڕووداوانەی کە لە دنیا هەن جاری وایە ڕۆژێکی بۆ داهاندرێ بەڵام سیرەکەی شیرپێدانی سروشتی هەفتەیەکی بۆ تەرخان کراوە ئەمە هەر بۆ خۆی دەرالێتە لەوەی کەەوە ینی مۆزوعەکە گرنگی ئەوە ئاێنێ بۆیە ڕێکخراوی تەندروستی جیهانی یونیسف لەگەڵ چەند کۆمەڵی ڕێکخراوی تر کە لە ساڵی 1992 بڕیاریاندا هەفتەی یەکەمی مانگی ئا بکرێ بە هەفتەی شیرپێدانی سروشتی بۆیە شیرپێدانی سروشتی لە هەموو بوارەکانی ژیانە مرۆڤایەتی تا حدێک وە کۆڵێ بە ڕێدا ڕۆیی و وازی لە سروشتی هێناوە ئەمە خاڵێکی گرنگە بۆ هەر بیرخستنەوەی خۆمان بۆ دایکان و باوکان خاصن بۆ خانمان بۆی بگەڕێنەوە بۆ ئیشە سروشتیەکان چونکە بۆ ئەوی بمانەوێ کەسێکی تەندروست کە لە ڕاحی جەستەیەوە لە ڕاحی عقلیەوە لە ناحی پەروەردە و فێرکردنەوە کەسێکی تەندروستمان دەست بکەوێ باشتر وایە ئەمە گەڕانەوەمان بۆ شتە سروشتیەکانە بێ لەوانەشە شیرپێدانی سروشتیە گرنگە ساڵانە ئەمە بەڕێستان لە ڕێگەی ینی لە ڕێگەی میدیاوە خەڵک لە ناو کۆمەڵگەوە چونکە شیرپێدانی سروشتی تەنها ستایڵی حیاتی کەسێک نییە بەڵکو ڕێکخراوی تەندروستی جیهانی ناوی ئەنێ بە پابلیک ئیشو کەوا قەزەیەکی کۆمەڵایەتی هەموو کۆمەڵگەیە بۆیە ئەوەی کە ئەو دروشمەی ئەم ساڵ دایانەوە بەڕاستی گرنگە هەر ئەوە نییە کەوا ئێمە معلوماتمانە بێ بەڵکو پێویستمان پێ ئەم معلوماتە چۆن بیخینە بواری پراکتیسیەوە بیخینە بواری عملیەوە عملی پەروەردەکردن بریتە لەوەی کەوا معلومات چۆن ئێخێتە بواری عملی بۆ ینی بواری جێبەجێکردنەوە دایکانیش هەر لە سەرتاوەکە کاتێک کە زەواجەکەن هەردوو دایک و باوک زانستیان پێ بدرێکەوە چۆن بتوان لە داهاتۆم ناڵێکی تەندروستیان هەبێ لە ڕێگەی پێدانی شیردانی سروشتیەوە ئەمە پێش ئەوەی کەوا دایکە سوپڕێ هەبێت لە کاتی سوپڕیا بە هەماشەوە دوای لە دایکبوون ئەمە خاڵە گرنگەکە لێرەوە دەسوێکە عملیەکەی پێشتر هەر معلومات و زانیاریە دوای لە دایکبوون ئەو دایکەکەەوە فێر بکرێت چۆن شیرەکە بدا بە مناڵەکەی چونکە زۆربەی دایکان جاری وە حەزەکە بەڵام سیرەکەی کێشەیەکی بۆ دروستە بێ لە کاتی شێرپێدانە هەر لە بەپێی ڕێنمایە تەندروستیەکان هەر لە کاتی لە دایک بوون و لە نیو سعاتی یەکەمی دوای لە دایک بوون مناڵەکە بخرێتە سەر سنگی دایکی پێوترێ سکین تو سکین کۆنتاک یان پێستەکان بەر یەکتریەکەوێ دایک و مناڵەکە هەست بە یەکتریەکەن ئەمە هەم لە ڕووی سۆزداری و لە ڕێگەی پەیوەندین بینی دایک و مناڵەکە خاڵێکی گرنگە لە ئەما کاتە ئەم مناڵە چۆ سەر شیری دایکە کە شیرەکەی خوارد هۆرمۆنی ئۆکسیتۆسین کە هۆرمۆنێکە لە ژێر مێشکەوە دەرەدرێ والیەکە شیرەکە زیاتر بێتە دەرەوە لە هەما کاتە تەسیر لە ڕەحمی دایکەکە و ئەهێنێتەوە یەک و خوێن بەربوونی دوای مناڵبوون کەمترە کاتەوە ئەمەکەوە بێزگە لەوەیکەوە هەم ڕێنمایەکی گرنگەم سوودی شەیە بۆ دایکەکە خاڵێکی تر کاتێک کە شیرەکەی ئااتێ ئێمە زۆربەی کات ڕێنمایەن بە دایکان ئەڵێن لە پەنای دیوارەکە دانیشە پشتیەک دانێ بۆ پشتی خۆت پشتێکیش بۆ دەستە دانێ بۆ ئەوەی کەوا دایکەکە لە حاڵەتێکی زۆر ئیسراحەت و ڕێستا بێ چونکە تا دایکەکە ئیسراحەتتر بێ شیرەکەی زیاترە بێ
بۆیە ئەمە گرنگە جاری وا دایکە ناوڕاستی ژوورەکە دانیشتووە بەم شێوە خۆی ئەچەمێنێتەوە شیر ئا بەم ناڵەکەی تووشی ئازاری پشتە بێ ئەمە هەر یەکەم هەنگاوەکو بڵێ وای لێکا کە سەرکەوتو نەبێت لە داهاتوە بۆ شیرپێدانی سروشتی. خاڵێک تر کە گرنگە ئەوەیە کاتێک کە مناڵەکە خاتە سەر سنگی خۆی ئەو مناڵانەی کە چالاکن 5 بۆ خولەک ینی 5 بۆ 10 دقە کافیە بۆی کەەوە شیری دایکی بە تەواتی بمژێ بەڵام ئەوانەی کە هێواشن تقریبی چارێکێ 15 خولەک تا 20 خولەک دانراوە بەس نابێت لەم کاتە زیاتر تێپەڕێ چونکە هەنێ دایکان جاری وا هەیە شیرپێدانەکەوەکو هۆکارێک بۆ خەوانی مناڵەکە بەکارێن سیرەکەی لێ پرسی چەندێکە لە جاری وایە نیم ساعت وڵا شیرەکە لە دەمیات یا سنگم لە دەمی مناڵەکەیە بۆ ئەگەر لای بم ئەگری معناوە تێری پێ نەخواردو یا مناڵەکە بە تەواتی سنگی دایکی بەتاڵ نەکردوێتەوە. ئەم ڕێنمایانە گرنگە بۆ ئەوەی کەوا دایکەکە فێر بێ بزانێکەوە چۆن شیر ئایا بە مناڵەکەی کاتێکە بەم شێوێ 5 بۆ 10 خولەکدای ئەنێ لایەکی تەواوەکە ئەنجای خاتە سەر لاکەی تری نەک خێراخێرا شوێنەکەی بگۆڕێ مناڵەکەش کاتێکە لە باوەش دایانێت تا حدی وەکو پێڵە هۆریزۆن تەڵاوە بە شێوەیەکی ئاسۆیە بەس تۆزێ سەر و پشتی بەرزترە ڕووی دەموچاوی ڕووی لە دایکێتی چونکە ئەمە وای لەیەکەوە بە ئاسانی شیرەکە بتوانێت بمژێت ئەگەر بێت پەیوەندی چاوی دروست بکرێت لەو نێوەندەشا دکتۆر بەڵێ پەیوەندی لە نێو چاوی دایکەکە و مناڵەکەشا دروست بکرێت بەڵێ ئەو پەیوەندیشە خاڵێکی گرنگە چونکە مناڵ عادەتەن لە دوای لە دایکبوون هەر بە نزگی 15 بوو 20 سانتیمەترە بین یعنی ئەڵێ هەر لە کاتی شیرخواردنە تا دەموچاوی دایکە بین زۆر بەشی ڕەش و سپیە بەس هەر ئەوەیە بە وردە وردە فێرە بێ دەنگی دایکە ناسێتەوە و دوایش دەموچاوی ناسێتەوە بەڵێ ئەنجا بەم شێوەیەکەوە شیرپێدانەکەی دەست پێیەکە وای لەیەکە مناڵەکە کەەوە بتوانێت شیری دایکی بخوا و پێویستی بە شیری تر نەبێ بۆیە ئێمە زیاتر ڕێنمایانەکەین لە کاتێککە دەست پێەکەن بە شیری سروشتی با شیری قوتو بەکار نێن بۆچی چونکە ژیری قوتووەکەوای لێکا بە ئاسانیەتە دەمی مناڵەکەوت تا حدێت تۆزە تامیشی لەوەی لە شیری دایکی خۆشتر بێ شیری دایک ئیشێکی زیاتریەوە لە نای مناڵەکەەوە ئەبێت تۆزە جوڵەیەکی بۆ بکات زیاتر مەحاولە بکات تایەتە دەمیەوە دکتۆر بەڵام ئێستای ئەبینین لە نەخۆشخانەکانشا بەداخەوە یعنی یەکەم کارکەکەن ئەڵێن چون مناڵەکە برسیەتی ئەو کاتێک کە تازە لە دایکە بێ دایکەکە شیری نیێلانێ لەو کاتەیە هەر ژەکەکە بێت تا تۆزێک ڕادێ بە شیردانەکە زۆر ئەزعاجوە سەخت بێت بۆ دایکەکە هەروە تاکو ئەو قۆناغە ئاسایی ئەبێتەوە ئەبینین فەوری مەمەیەک پڕەکەن لە شیر یعنی یەکی دوو دەرەجە ئەڵبەتە شیری تێکەن بۆ مناڵەکە ئەگەن پێ ئەو قۆناغە چی بکرێت بۆ یەکە مناڵەکە تەنانەت لەو فترە شاڕانەیە بەو شیری کە شیری دایکی خۆی نییە بەڵێ سەر ڕێکخراوی تەندروستی جیانی پێوترێ مێثۆد ینی ڕێگەکی داناوە پێوترێ کانگارۆ مێسۆد یعنی چی ینی چۆنها ئینی کەن هەر ئەبین بەچکەکەی چۆنە کاتە باوەشەوە بە هەمان شێوەیەک سەر مناڵەکە بخرێتە سەر سنگی دایکی ئەگەر شیریشی تیانە بێت چکە لە بە پێی ڕێنمایە پزیشکەکان لە ڕۆژی یەکەما جاری وایە 5 ملیلیتریاتە 5 سیسی شیری تایە بەڵە شیرەکە کەمە ڕۆژی یەکەم ڕۆژی دووەم بۆ چوارەم زیادەکە لە ڕۆژی پێنجەمە ئەنج بە تەواتی شیر زیادە بێت دایکی هەز بە تونبوونی سنگیەکە بەڵێ ئەوەی کە بەڕێزی ئاماژەی بێدا زۆربیان جاری وای قەندا خێنێ یا شیرێکی قوتوویێنێ ئیتر مناڵەکە تااقەتی گەڕانەوەی بۆ سنگی دایکی نابێت جگە ئەوان ئاسانترە بۆی لە ڕێنمایەکانە زۆر باسیێواکە کرا کە شەکراو یا شیری قوتو یا مەمەی وشک تا مانگی نەدرێ بە مناڵ بۆ ئەوی فێریشتی سناعی نەبێ بەڵکو لەگەڵ شتێکە بکرێت بۆ برسیەتی ئەو مناڵە لەو چەند ڕۆژە خۆی عادەتە نەگەر بخرێتە سەر سنگی دایکێ ئەتوانێت وەکو ئاماژەم پێدا 5 میلیلیتری ژوەرگرێ کافیە بۆ مناڵەکە هەموو دو سەعاتجارێ ئینێ وردەوردە زیاتری ژەبێ جگەلەوە ئەو شیری یەکەم کە پێڵەنژەکە ئەوە پرۆتینی زۆرترتیایە ینی هەم یارمەتی مەناعایە هەم بۆ گەشەی مناڵەکە باشترە بەڵێ خاڵەکە بەڕێزت دکتۆر بینە سەرەوەی ئەمەی کە بەڕێزە هەمووی ئاماژە و پێ ڕێگای تەندروستە کە دایکەکە فێر بکرێ شیر بابە منداڵەکەی خاڵێکی تر لە دروشمەکە پاڵپشتی یعنی چەند گرنگە ئەم دایکە کە پێویستە شیرێکی باش هەبێ بیا بۆ مناڵە ئەبێ خواردنێکی باشی هەبێ تەندروستێکی باشی هەبێ و بتوانێت ئەو خواردانە بخوا کە ڕێژێکی باش پرۆتین تیا کە ئەوە بەڕێزتان زیاتر ئەزان ئەو بابەتانە چیە پێم خۆشە تۆ ئاماژەی پێبێ ینی هەرەوە گرنگ نییە تۆ شیرەی بە مناڵ جاری وایە کە وەکوی و ئاماژەی پێ شیرەکە کەمە لەوانێت لە کەم و کوڕی لە دایکەکەیە هەبێ بەڵام ئەگەر پاڵپشتی هەبێ خۆتەنا هەر دایکەکە نییە کە مناڵەکەی بووە مێردەکەی بێ لە پشتی بێ خواردنی تەندروستی بۆ دابی بکە کەسانی چواردەوری لە پشتی بن بۆی کە بتوانێت شیرێکی باش بۆ مناڵەکە خاڵێکی گرنگە چووکە وەکو پێشتر ئاماژەم پێدا ڕێکخراوی تەندروستی ناویان پابلیکی شویانی هەمومان تیا بەشداری با تایبەتی تر ئەوەی بەڕێزە ئاماژە بێدا هاوسەرەکەی کە سوکاری دەوروبەرەکەی ئەمە زۆر گرنگە ئەگەر تەشجیعی بکەن وا لە دایکەکەکەن زیاتر بتوانێت شیر بە مناڵەکە خاڵێکی تر کە بەڕێزە ئاماژە بێدا خواردنەکانە ئەم خواردنانە زۆر تەسیریە لەسەر ڕێژەی شیری دایک
بە تایبەتی ئێستا ڕێکخراوی تەندروستی جیهانی زۆر بایەغ بەوایە مناڵ دایکەکە کاتێک مناڵەکە لە دایکە بێ ئەو جۆرە خواردنانە بخوا کە شیرەکەی زیاکەش خواردنەکانیش بەم شێوەیە ڕۆژانە ئەگەر بۆی کرا دوو کوب شیر بخوا دایکەکە بۆ خۆی هەیەڵە حەزم لە شیرنیاڵین بەرهەمەکانی شیر بخۆ ئەمە جگەلەوەی کە شیرەکەی زیاکە لەمان کادا کالیسیۆمی هاتێت چونکە کاتێک کە دایک شیر ئایا بە مناڵ کالیسیۆمێکی زۆر لە جسمی خۆی ئەڕوا بۆ مناڵەکە بۆیە هەندێکیانەیە کێشەیەوانەیە دوای فترێک لە شیردان تووشی شان و ملێشە و یا دامکلۆری بوو بۆ چووکە ڕۆژانە گرامە کالیسیۆم پێویستە دایکی شیر دەر بەڵێ خاڵێکی گرنگە ئەگەر بتوان ڕۆژانە دوو کوب شیر بخوا شیر لەگەڵ شلەمەنی لەگەڵ سوپ لەگەڵ شەربەتی فرێژ بخوا ئەمە ڕێژەی ئاو لە جسمیا زیاکە چونکە شیر دوو بەشی ئاوە بەشێکی خواردنە جستەی ئینسانیش لە سا هەفتەیە ئاوە بۆیە پێویستی بە ئاو زیاترەوێ بۆیە شیریش بەو شێوەیە کە دروستە بێ بۆ شێوە تەوزیع بووە خاڵێکی تر لە خواردنەکان پرۆتینات گرنگە بەڵێ پرۆتین لە چی هەیە لە گۆشتا هەیە لە هێلکا هەیە لە گۆشتی سپیش بە تایبەتی گۆشتی ماسی گۆشتی ماسی لە مازیەکانیش بە تایبەتی ماسی سەلمون ئەگەر دەستیژنەکەوەەر گۆشتی ماسی بخوا ئۆمێگاسریتیایە بەرهەمی شیرەکەنی لە شیرەکەەوە چێ بۆ مناڵەکە تۆ ئەو خواردنانەی کە دایکەکەی خوا لە هەما کاتدا نەقلیژە بێ بۆ مناڵەکە خواردنێکی ترکەوە گرنگە دانەوێڵەکانە کونجی تا حەدێ شمڵی جۆ ئەمانە حتا خواردنی کوردەواری خۆمان ساواری ئاماژەی پێدراوە کە هۆکارێکە بۆ زیادبوونی شیرەکەی میوەکان پرتەقاڵە قەیسیە لەگەڵ خورما لە سەوزەکانە سپێناخ و کاهوو لەگەڵ جێزەر ئەم خواردنانە لە چەرەساتە بادەم لەگەڵ گوێس ئەمانە هەموو هۆکارن بۆی کەەوە شیرەکەی زیاد بکە لەگەڵ ئەم خواردنانە تەکنیکی شیرپێدانەکەی وەکاتەکانی ڕێک بخە عادە مناڵێک ڕۆژانە هەشت بۆ 12 جار پێویستی بە شیرە ینی هەموو 2 بۆ 3 کاژمێرێک لەوەی شیری بوێ بەڵام ئەمە ستاندەر نییە چونکە لەبەرەوە بۆ شتێکی دریاندانەوە پێڵەن ئۆندیمات هەر کاتێکە مناڵەکە داوای کرد توانێت شیری باتێ هەنە مناڵێ ساعتی جارێ برسێ بێ 2 ساعت جارێ برسێ بێ زوو شێرپێدان وای لە یەکە مناڵەکە خەویشی باشتر بێ بەچیە ئەزانێت دایکەکە کەوا شیرەکەی زۆر ینی تەواوە بۆ مناڵەکەی سیرەکەی دوای شیرپێدانەکە 2 بۆ 3 کاژمێرە خەوێ میسکردنی زۆرە بێ هەفتانە کە چێشی بۆکەی سێرەکەی وەزنەکەشی زیابێ ئەمە دەرالت لەوەی کەوا شیرەکە کافی و پێویستی بە شیری تر نییە جاری وا هەیە ئەگەر و خواردنانەی ئاماژەمان پێدا ئەو خواردنانەی باشی نەبێ ناحی دەرونی زۆر گرنگە خەم و خەفەتی هەبێ هەنێ دایگە جاری واڵە مناڵەکەم وڵا پیسایەکەی سەوزە بۆچی وڵا شیری خەفەتم داوەتێ خۆی تا حەدێ ڕاستە لە کاتی سترێس و قەلەقیا شیر کەمە بێتەوە بۆی خواردنی مناڵەکەش کەمە بێتەوە وای لەکە سیرەکەی پیسایی سەوز وەلو پەیوەندی بەوە نییە ئاوی زراوە یا بەساکە لە ناو پیسایی سەوزە یا زەردێتە دەرەوە هیچ پەیوەندی بە نەخۆشیەوە نییە بەڵام وەکو ئاماژەیە کات بۆ نمونە دایکەکە لە بارەی دۆخێکی ئاسایی و با بڵێن باشە خەریکە شیری پێنات درک بە ماکە مناڵەکە ئەوەیە کەەوە شیرەکە کەمە بێتەوە تێر ناخوا کە تێری نەخوارد ئەو وەختە هەر گریانی زۆرە بێ سیرەکەی بەردەوام گریانێکی هەیە بێ دەنگ نابێ هەستەکەی کەەوە تێری نەخوارد یا لە هەفتانەکەی کێشێ وەزنی زیان ناکە یا میسکردنی کەمە بێتەوە ناحی دەرونی بڵێ تەزیریە تۆ دایکەکە بە باشی زۆر بە خۆشەویستی و مناڵەکە بکاتە باوشی تا حەدێ مناڵەکە هەست بەبەر بەکەوتنی دایکێکە ناحی سۆزداری زۆر تەسیریە بێدەنگە بێ ئەگەر هەر لەو ئەرزەداینەوە تااقەتی نە بۆ هەڵیگرێت تەبێ مناڵەکەش بەردەوام گریانێ بێت دکتۆر بە حکمی ئەوەی کە بەڕێزت پسپۆری نەخۆشی منداڵانی بێگومان ڕۆژانە ئەمە لانێ زۆر ببینی منداڵێکە شیری دایکەخوا لەگەڵ مناڵێکە شیری قوت و ئەخوا لە ڕووی نەخۆشی توشبوونەوە چۆنن لە ڕووی بەرگریەوە چۆنن گەشەکە زۆرە ئەوترێت ئەو منداڵانی شیری دایکەخوا بەڵام وەک بەرگری لەم منداڵانە چ فەرق و جیاوازی خاڵێکی گرنگەوە ینی وەکو لە سوودەکانی شیربێدانی سروشتیە بێ بە تاواتی باسی بکرێت چووکە دەرکەوتوانەی شیری سروشتیە خۆن بەڵێ ئەگەری توشببوونیان بە هاوکردنەکان کۆندامی هەرسک چۆن ڕشانەوە سیەکان هاوکردنی جوۆی ناوەڕاست کەمترە بۆ چووکە جۆرێک لە دژەتەن کە پێوتێ IgA کە لە ڕێگەی شیرەکەەوە نەقڵە بێ بۆ مناڵەکە ئەگەری هاوکردن کەمەکاتەوە بێزگەلەوە پرۆتین ئەو پرۆتینەی کە لە شیری دایکایە کازین وەیە وی پرۆتین بەڵام کازینەکەیان بە بێزگەلەوەی کە پرۆتینە لە هەمان کادا کاریگەریەوەی وای لێکە نێ لە میکرۆبەکان خۆیان هەڵواسن بە دیوە ناوپۆشی ناو ڕیخۆڵەکانەوە بۆیە ئەمەش هەروەکارە بۆی کە هاوکردن لەوانە کەمتر بێتەوە لە هەمان کادا شیری دایک ئەو مادەی لاکتۆزەی کە تایەتی وای لێکە پیسایی مناڵەکە مادەی ترشەڵۆک PHەکەی ئەسیدیگە ترشە زیاتر
مادەی درژۆلۆژی بەکتریا ناتوانێت گەشەی تیا بکە ئەمەش هەر هۆکارێک بۆی هەوکردن کەمە بێتەوە زگە لەوە سیستمی بەرگری بەهێزەکە دایکەکە چەند نەخۆشی گرتووە دژەتەن دروست بۆ نەخۆشیەکان لە ڕێگەی شیرەکە ژۆزرێتەوە مناڵەکە سیستمی بەرگری مناڵەکە بەهێزترەکە خاڵێکی ترەوەی کەوا گرنگە دەرکەوتوانەی شیری سروشتیە خۆن ئەگەری توشببوونیان بە حساسیت ڕەبۆ حساسێتی پێست کە پێوتری ئەگزیما کەمترە بۆزی چووکە هەموو شتەکانیان طبیعیە هەنێ مناڵ هەیە کە شیری قوتووەخوا هەستیاری بە پرۆتینی شیرەکە سکۆش پرۆتینەکەی دایک نیە ینی شیری ماغایە ئەگەر هەیە تووشی هەستیاری بێ بۆیە هەستیاریەکان یان ناوسکا بە شێوەی سکشونە یا لە پێستا بە شێوەی سوربوونەوە یا لە سیەکانە بە شێوەی تەنگە نەفەسی دەرەکەوێت خاڵێکی تر لەوانەیەکەوە شیری دایگە خۆن ئەگەری توشببوونیان بە قەڵەوی لە کاتێک کە گەورە من زەخت و شەکر ئەگەریان کەمترە خاڵێک تر بۆ گەشەی مێشک ئەو ئۆمێگاسری و دیHA ئەو مادەی نیوکلیۆتاید ئەمانەی کە تایەتی یارمەتی ئیشی دەمارەکانەیە حتا دەرکەوتوانەی شیری دایگە خۆن ڕادەی زیرەکیان باشتر لەوانەیەکەوە شیری قوتوو بەکارێنن کەواتەم هەموو سوود و تایبەتمەندی هەیە بە هیوای ئەوەی کە ئەم هەفتە هۆشیاریەکە لە جیهانە و سەنتەرەکانی تەندروستی جیهانی گرنگی پێدەن لای خۆشمان گرنگی پێ بدرێ هۆشیاریەکان زیاتر بگاتە لای دایکان هەتا ئەتوان و هەتا پێشیانەگرێ و هەوڵیش بن کە وەکو دکتۆر فەرمووی توانین شیری خۆیان بن بە مناڵەکانیان بۆی مناڵێکی تەندروستیانە بێت دووبارە سپاس بۆ تۆ دکتۆر